بەڵام مامۆستا پێت وانییە کە لە ئێستاە دروستبوونی ڕووداوێکی لەو جۆرە لە ناوچەی بادینانەوە تە شەنەسەندنی لە ماوەیەکی زۆر کەما لە یەک ڕۆژەوە لە ماوەی نزیکی کاتژمێرێکا بە پێی ئەو وتانێکەوتە بێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان باسی لێواکە ئەمە ڕەنگە ببێتە هۆکاری گەورەتر بوونی ئەم ئاشوبە بە تایبەتی کە مەسلەی دینەکانی تێکەوت مەسلەی دژمنایەتی نێوان مەسیحیەکان و مسلمانەکانی تێکەوت. هیچ نییە ئەوە شەر ئیفتیعالی پارتیە. دژمنایەتی لەگەڵ مەسیحەیە بۆچی یەکەین کە کەنیسەی قیامە هەتاکو ئێستا هەیە و ماوە. دژمنایەتی دیندار بۆچی یەکەینەمە کابرای یەزیدی ساڵەهای ساڵە هەزاران ساڵە لەگەڵ یەکترە یا سەدان ساڵە لەگەڵ یەکترا ژین. بۆچی باشە ئێمە ئامادەنین تەعادایە بکەین لە کابرایەکی یەزیدی یا مەسیحی یەکگرتوویەکی داما بۆچی بە چ سفەتێکە چ دژایەتی ئەوان بکە. ئەمە هەر قسەی پارتیە مەهری دیعاە و بڵاوکردنەوەی قسەیەکە ئێوە سڕاعاتێک دروستکە ئێوە دیسان بە غەرب بڵێتەوە هەروەکو قەزافی و حسنی مبارەک و تاغوتەکانی تر پێیان بڵێتەوە بڵە کاکە من ئەوە تا هجومی دینە ئیسلامیەکانم لەسرە لەبەرەوە پێویستە ئەقلیەتەکانی ئێوە بپارێزن. هەگەڕێنەوە بە 100 ساڵ لەمەوە پێش بۆ مؤتەمەری بەرلین. ئەوانە ئێستا غەرب پێی قەنەعاتی بەو جۆرەشتانە نییە زانە کە ئەمە هەموو سیمایەکی دیکتاتۆریە و هەنجەتێکە بۆ ئەوەی بەرژەوەندی خۆی بپارێزێت. یەکگرتوو لەو نەوعانیە هجوم کاتە سەر کەس حرەسەکانی بارەگای یەکگرتوو بچی پەلاماری بدەیت تۆ کە بێچەکی ئەڵە کاکەوە چەکەکەوت بۆچی بەتەمای بمکوژی خۆمە تۆ ناکوژمە. بەڵێ بەتاکید یعنی ئەو هەمووی زەبت و ڕەبت کردوون و وەکو حیزبی کەش کۆنتڕۆلی کردوون. دەشەنەکردنی ئەو خەبەرەش یعنی شتێکی ئاساییە کە چونکە لە هەموو لایەکەوە جەناب تەزانی یعنی ئەو هەموو پەیوەندی و گەیاندنە سەریعی کە ئێستا هەیە ئەتوانڕێ بگا بە هەموو شوێنێک. بەڵام مامۆستا ئەوەی لە ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بینیمان و گوێمان لێی بوو باز دەواکرێت کە خاوەنی سنتەرەکانی مەساج و خاوەنی شوێنەکانی مەیفرۆشتن و هۆتێلەکان و بەشێکی زۆریان ئەوانی کە هێرشیان کراوەتە سەر لە ئاینەکانی ترن مسلمان نین مەسیحین و یەزیدین بۆ نمونە ینی ئەمە جۆرێک لە گومان دروست ناکا بۆ باسکردن لەو مەسەلەیە. نا ئەوە علاقەی بەسەر ئەوە نییە جاخۆ هەر لەو ناوچانەشە سەدان مسلمانی منحەریف هەیە کە هەر لەو بابەتانەی هەیە. چ علاقەی بەسەرەوە نییە ئەگەر دە مەسیحی خاوەنی مەشروب خواردنەوە بن باشە خوار لەو سلەیمانیا کە ئێمە بە چەکەوە تایەگەڕێن مەسیحەکان هەم ساحەبی مەیفرۆشتن بوون هەم سەرپەرشتی نادیەکان بوون هەم کەنیسەشیان هەبوو هەم ئەشیانوت کە عیسا کوڕی خوایە ئەی بۆ ڕۆژە لە ڕۆژان ئێمە جورئەتمان نەکرد بڵێن وەڵامانە پێویستە تەعادایان لێ بکەین چونکە لە ئیسلامەوە تەعادا حسابە. بەڵام تۆ نابێ حساب بۆش بکەی ئەی غیرەتی ئەو خەڵکە بەرامبەر بە دیندارێتەکەی کامەیە